لە ڕاستیە ئەم گۆشەگیریەی سەر بەڕێز ئۆجالان یەکێک لە هۆکارەکانی ئەم سیستەمە سیاسی دەوڵەتی تورکیا زۆر بانگەشەی ئازادی و دیموکراسیەکە، بەڵام لە حقیقەتە بەم کارانەی دەرەکەوێت کە ڕێگا نادا بە کەسێکە لە زیندانایە و لە گۆشەگیریەکی شخصیایە پارێزەرەکانی و هاوڕێکانی و تەنانەت ڕێکخراوەنی و دەوڵەتیەکان و خەڵکانی ئاستی پایەبەرز لە ئەوروپا و ئەمریکا و ڕێکخراوەکانی مافرۆچیان پێ بکەوێت. ئەو پارادۆکسی هەیە لەگەڵ ئەو دیعاایی کە دەوڵەتی تورکیاییکە. ئەوە لە ڕاستیە ئەمانگەێنێتەوە ئەنجامەی کە تورکیا بۆ خۆی زانێ هەر قسەیە کە عەبدوڵڵا ئۆجالانی کە هەردی دارەگەیکە بێگومان ئەتوانێت کاریگەری پۆزتیڤ دابنێ لەسەر ڕەوشی کورد، لەسەر ڕەوشی مافی مرۆڤ، لەسەر ئازادیەکان، لەسەر چالاکی و تۆکۆشانی بەرخودانی باکووری کوردستان. و لە هەمان کاتە پێم وایە ئەرزانێت لەو دیدار و بینینانە هەمەجیەت و نەبوونی ئازادی لە ناو تورکیا خاتە ژێر پرسیارەوە و سەرنجی هەموو ئەوانە ئەتوانێت ڕاکێشێ بەلای دۆزی ڕەوای گەلی کورد و بەلای بستنەوە شۆڕژگەڕێکی کە بێگومان کاریگەری هەیە. بە نەزەری من فشارەکانی تورکیا بۆ گۆشەکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان لە توانا و ئیمکانات و قودرەت و ئێنەرژی بەڕێز ئۆجالان ئەترسێ و پێی وایە لە ڕاستیا دەوڵەتی تورکیا کۆی سیستەمە سیاسیەکەی و بە تایبەتی ئاک پارتی و مید و دەستگای سەربازیەکەی خەیاڵیشان بخۆیان دروست کردووە کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ئەتوانێت بەشێکی زۆر لەو پیلانەی ئەوان هەیەە و بەشێکی زۆر لەو پلانەی ئەوان دایانێن هەڵوەشێنێتەوە. بۆی بە نەزەری من ترسیان زۆر لێ هەیە تەنان لە قسەکردنی لە نووسینەکانی لە چاپێکوتنەکانی. بۆیە بە نەزەری من هۆکاری زۆر هەیە بۆی کە ئەو گۆشەگیریە بەڕێوە بچێ. بەڵام قسەکەوەی بەداخەوە کە وڵاتانی بەناو دیموکراسی، وڵاتانی مافی مرۆڤ بە تایبەتی ئەمریکا و ئەوروپا کە زۆر بانگەشە و دیعای ئەم چەمکانەکەن، بەڵام دەرەکەوێ بۆ ئەو تێڕوانیان بەداخەوە زۆر جار تەنها بە پێی بەرژەوەندەکانی خۆیان ئەگەر نامەسەن لەسەر ئەم کەیسە هەبوو زۆر بەجددی بێنە سەرخەت، بەڵام نەکەرەوە ناکەن بەڵکو چاوپۆشی لە زۆر لەو قەپڵ و ئامودا و پلۆسین و ئەوانەی کە بەرامبەر گەلی کوردێکن کە بە نەزەری من عەبدوڵڵا ئۆجالان بۆ خۆی نوێنەرایەتی بەشیشی گەورەی ئەم بستنەوە شۆڕژگەڕان و مافی خەڵک و شۆڕشی باکووری کوردستانەکە. قسەکەوەی کە ئەوان مەسەلەن ئەبێ فشارخەنە سەر تورکیا، بەڵام لە هەر حاڵدا ئەم گۆشەگیریە ناتوانێت بەردەوام بێ، ئیدامەی هەبێ و ناتوانێت بە گۆشەگیرکردنی دەوڵەتی تورکیا ناتوانێت بە گۆشەگیرکردنی عەبدوڵڵا ئۆجالان بە زیندانیکردنی بیر و باوەڕەکانی ئایدۆلۆژیەکەی، فکرەکەی و هەستی نیشتیمانی و نەتەوەی شۆڕژگێڕ بوونیەکەی داببڕێ لە بزوتنەوەکە لە خەڵکی شۆڕژگێڕ لە پرس و خواستی خەڵکی کوردستان لە باکووری کوردستان. ڕاستیە خۆی جارە پرسی ئازادبوونی ئۆجالان کارێکە لە ڕۆژەڤایە و دەوڵەتی تورکیا بە زیندانیکردنی بەردەوامی ناتوانێت ئەمە ئیدامە با درێژەی پێ بە تەحسیل حاصلێک عەبدوڵڵا ئۆجالان ئەبێت لە زیندان ئازاد بکرێ وە ڕەنگە لە قۆناغی یەکەمە دەوڵەتی تورکیا وا بخازێ وەکو ئۆنسان سوچی سەرۆکی بزوتنەوەی بۆرما لە ماڵێکا بمێنێ وە دوجار بە تەواوی ئازاد بێ و پرسی ئاشتی بکەوێتە ڕۆژەفەوە بکەوێتە جێبەجێکردنەوە و لە حاڵەتێکی ترە ئازادبوونی ئۆجالان ئەتوانێت دووبارە بوونەوەی سیناریۆکانی نێوان
بزوتنەوەی چەکداریەکەی کۆلۆمبیا و دەوڵەت بێ و بتوانێت پرۆسی ئاشتی و پێکەوە ژیان بخاتە سەرسکە بە تایبەتی لە تورکیا و لە هەمان کاتە ئەتوانێت ڕێکەوتنی ئاشتی نێوان یاسەر عەرەفات و دەوڵەتی ئیسرائیل بێ لەوەش کاریگەرتر بێ و لە هەمووانە کاریگەرتر پێم وایە ئازادبوونی ئۆجالان لە تورکیا ئەتوانێت ڕووی ئاپارتایدی ڕژێمی ئەفریقای باشوور سپیکاتەوە ئەوە بۆی کە مەسەلەن دەوڵەت تورکیاییکە ئێستا و لە هەمان کاتە بەدەست پێشخەری ئۆجالان ئەتوانێت نموزەجێکی هاوشێوەی ئەوەی ئەو ڕێکەوتنەی نێوان دەوڵەتی باشووری ئەفریقا و نیلسۆن ماندێلا بێ و ئەوەی کە ئێستا لە ئەفریقای باشوور ئەگوزەرێ دوای 27 ساڵ زیندانی ماندێلا کە بەڕێز ئۆجالان خەریکە ئەم ژمارەیەش تێپەڕێنێ لە ئاستی دنیاە یعنی بۆ ئەتوانین بڵێن بۆ سەدەیەک کەم شتیوا ڕوویداوە ئیتر لە دوای نیلسۆن ماندێلا هیچ کەسێک نییە کە ئەوەندەی ئۆجالان لە زیندانیا بمێنێتەوە و بە نەزەری منەوەی کە ڕژێمی ئەفریقای باش و ڕژێمی ئاپارتایدی ژێی کرد دەوڵەتی تورکیا دە بەرابەری ئەو بەرامبەر ئۆجالانەکە بەڵام بەهەرحاڵ ئۆجالان هەمیشە ڕەختی جەختی لەسەرەوە کردەوە کە پرسی ئاشتی پرسێکی گرنگە وا بێ گەلانی تورک و کورد دەست بۆ یەک ڕاکێشن بەڵام قسەکەوەی کە دەوڵەتی سەربازی تورکیا تا ئێستا ئەمە جوێنەوە خەتە جارێ جێبەجێکردنەوە وێ بە نەزەری من ئازادبوونی ئۆجالان و پرسی ئاشتی پرسێکی زۆر گرنگی ئەم سەدەیە بن و ئەتوانێت چارەنووسی گەلی کوردستان بەرەو ئاڕاستەیەکی زۆر باش بەرێ واتوانێت بەشێکی زۆری کێشەکانی لەگەڵ تورکیا سفرکاتەوە و پرسی سیاسی گەلی کورد بەرێتە ئاستێکی باڵا و پرسی ئاشتی و پرسی ئازادبوونی ئۆجالان هەردووچیان بەیەکەوە ئەتوانێت لەسەر کۆی پرسی نەتەوە داگیرکراوەکان لەسەر نەتەوە زوڵم لێکراوەکان لە خۆرڵاتی ناوەڕاست کاریگەری دانێەوە بتوانێت هەنگاوێکی جددی بێەوە پرۆسەیەک بێ کە مەسەرەن هەموو ئەو نەتەوە پێکات و ئیتنیکانی کە لە خۆرهڵاتی ناوەڕاست بەم جۆرە ئەچەوسێندرێنەوە و کەوتونە ژێر فشارەوە بتوانێت ڕێگایەک بێ ڕێگا خۆشکەر بێ بۆ ئەو ئەزمونەی عەبدوڵڵا ئۆجالان بۆیە پێم وایە پرسی ئاشتی و ئازادبوونی عەبدوڵڵا ئۆجالان پرسێکە کە لەگەڵ ئاڵگۆڕ لە سیستەمی دەسەڵاتی تورکیا ئەوی کە لە ڕابردوو بینیمان لە هەڵبژارنی شارەوانیەکان کە پێچێ لە هەڵبژارنی داهاتووە وردە چانسی ئەکەپە بەرەو ئاوابوون بچێ و هاتنە پێشەوەی جەهەپە و هێز دیموکرات خوازەکان و ڕۆڵ و کاریگەری دەمپارتی ڕەنگە بتوانێت کە ئەم پرسە بەرێتە پێش و ئێمە لە چەند ساڵی داهاتووە هیوادارین ئازادبوونی ئۆجالان ببینی و کۆمەلگای نێودەوڵەتی فشاری زۆرتر لەسەر تورکیادانێ و پرسی ئاشتیش ببینین و شەڕ و نەهامەتی کۆتایی پێبێ هەرەوەی کە ئەوە کوتم ئەو خەبات و تێکۆشان و شۆڕشەی حرەکەی فارغ لە کۆلۆمبیا دەستیا بووە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە دوجار لە پێرار ساڵ لە پرسێکی ئاشتیە بە ئاکام گەی و ئەوەی کە بینیمان لە سەردەمی جۆنگەرەنگ لەگەڵ حکوومەتی سۆدان و ئەوانە بە ئاکام گەی تەنانەت دەوڵەتی سەربەخۆی جنوبی سۆدانیشی لێکەوتەوە وێ ئەم پرسە زوو یا درەنگ ئەبێت چارەسەر بێ پرسی کورد پرسێکی خۆرهەڵاتی ناوەڕاستە پرسێکی جیهانیە و پرسێکی خوازانەیە و عەبدوڵڵا ئۆجالان یەکێکە لەم کارکتەرە گرنگانە توانێت لە خۆرهەڵاتی ناوەڕاست سەبارەت بە پرسی کورد دەور و نەخشی جددی و گەورەی هەبێ وەکو ڕێبەرێکی گەورە ڕاستی ئەفشارەکان کەم و زۆر کاریگەری هەیە بەڵام بە نەزەری من جددینین مەسەرەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا توانێت دەور و نەخشی زۆری هەبێ لەم بابەتە هەر ئەوەی کە لە بەشێک لەو وڵاتانە لەم پرسەیە ئەیگێڕارەوەی کە لە کۆسۆڤۆ گێڕاوێتی دەور و نەخشەکەی هەرەوەی لە بەڵقان جێڕاوێتی یەکێتی ئەوروپا و ئەندامەکانی ئەتوانن دەور و نەخشی زۆریان هەبێ هەرەوەی کە لە بەریتانیا لە بینی بەریتانیا و باڵی شینفین لە ئیرلندا جێڕاویانە هەرەوەی کە لە ئیسپانیا ئەیگێڕن و
هەرەوەی لە زۆر شوێنی دنیای جۆرە پێویستە ئەوان ئەم دەور و نەخشەیان نەبێەوە جددیتر بین بە تایبەتی پرسی کورد و پرسی بڵاوجاران پرسێکی حەخوازانەیە و پرسێکە بۆ دیاریکردنی مافی خەڵکی کوردستانە لە مافەکانی بۆ بەهرەمەندبوونی لە داخوازیەکانی ڕزگاربوونی لەوستەم و ئیسیبداد و ئەوەی کە تەنانەت ڕێگان نەدرێ بە زمانی خۆیان بخوێنن ئەوەی کە ڕێگان نەدرێ خەڵک سەردانی سەرۆکەکەی بکە خەڵک سەردانی کەسێک بکە کە لە زیندانە ئەوانە بە نەزەری من بەڵام ئەم کاریگەریانە لە دەرەوە بە نظری من لە دەرەوەی دەوڵەتانی ئەمریکا و ئەوروپا زۆرتر کاریگەریە بە تایبەتی خەڵکانی ئێمە شایدین خەڵکانی زۆر پایە بڵند لە دەوڵەتەکان و ڕۆژنامە نووسان و خەڵکانی ئازادی خواز و تەنان فەیلسوفەکانیش بەشێک لە فەیلسوفەکانی دنیای ئەوروپا لە پشتیوانی ئەو جالان درێغیان نەکردووە ئێمە ئەمە بینین بەڵام ئەو کاری بەڕاستیە پێویستی بۆیە دەوڵەتیش بێتە سەرخەت و تەسەوریشم وایە بۆ چونم وایە ئەو هەڵبژاردنانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە فەڕەنسا بەڕێوەچەوە چەپەکان توانیویانە دەنگی زۆر بێنن ئیتلافی چەپەکان ئەمە زۆر دڵخۆشکەرەوە پێم وایە فشاری زۆرتر لەسەر تورکیا دروستەکە بەو دەلیلی چەپەکان پێیان وایە یا بۆ چوونیان وایە بەرامبەر بە خەبات و تێکۆشانی ڕۆژاوای کوردستان و تەنانەت باکووریش پیان وایە کە ئینتەرناسیۆنالی چوارەم لە ڕۆژاوای کوردستانەوە سەرهەڵەدا و ئەوانە شوێنی عەدالەت و یەکسانی نێوان ژنان و پیاوان و خەباتی بەرخۆدانە دژی تیرۆر و داعش و بەدەستێنانی مافەکانی خەڵکی کوردستان و پیان وایە لەنا ئەهم و گێرە و کێشەیە لەو منتقەیە دوورگەیەکی ئارامە و دیموکراسی تیا بەرقەرارەوە سکیۆلارەوە چەپەوە ئازادی خوازە بۆیە بە سەرکەوتنی ئەوان پێم وایە لەم هەڵبژارنانە ئەتوانێت فشار زۆرتر لەسەر تورکیادانێ و ئەتوانێت ئەم پرسە بەرەو پێش بەرێ ئەوەشی پەیوەندی هەیە بە کوردەوە پێم وایە لەم بارەیە کەم تەرخەمی هەیە و وەکو پێویست نییە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی و هێزە سیاسەکان لەم بارەوە زۆرتر یعنی نابێ هیچ تەردیدێکیان هەبێ هیچ گومانێکیان هەبێ لە پشتیوانیکردنی ئازادی ئۆجالان و خەباتی باکووری کوردستان و خەباتی خەڵک بە پشتیوانیکردن لە مافەکانی خەڵک بە تێکۆشان و قوربانیدان و لە ڕێگای کەمپین و خۆنیشاندان و لە ڕێگای میدیا و لە ڕێگای دەربڕینی هەڵوێستی شۆڕژگەڕانەی هێزە سیاسیەکان و سەرکردە سیاسەکان و لە ڕێگای فشارکردن لەسەر دەوڵەتی تورک و لۆبی دروستکردن لە دەرەوە بۆ فشار لەسەر دەوڵەتی تورک و بۆ ئەوە هەموو ئەوانەگە لەتوانێت بەم کارانە بنرایەتی بکە و ئەتوانێت دەور و نەخشی هەبێ و پێم وایە گەلی کورد لەم بارەوە لە ئاستی پێویستانیە وشیاری لە ئاستی پێویستان نەبووە بۆ ئەوەی کە بتوانێت داکۆچی لە ڕێبەرەکەی بکە لە سەرۆکەکەی بکە لە زیندانە یا لە یەکێ لە کارێزماتیکەکانی بکە بۆیە بە نظری من گەلی کورد لەم بارەوە کەم تەرخەمە وەکو پێویست کاری نەکردووە بە تایبەتی لە باشووری کوردستان کاوێ ئەمە دەور و نەخشی زۆرتری هەبێ و من داوا لە هێزەکانی باشوور و ڕۆژهەڵات و ئاناکەم کە لەم بارەیەوە بۆ چوونی دەقیقتریان هەبێ و پشتیوانی دەقیقتریان هەبێ و بتوانن هەڵوێستی شۆڕژگەرانەتریان هەبێ